سلااو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی سفرەیەک ژیری ئەمڕۆ سێزدەی مانگی سێ ئەڵقەی 296 تۆمار دەکەین تەنیا 4 هەفتە ماوە ئیدی دەگەینە ئەڵقەی ژمارە 300 و دەمێ سپاسی هەموو پشتگیری و لایک و فۆڵۆ تەرتیبات و هەموو شتێکتان بکەم بەتایبەتیش ئەو کەسانی کە ئێستا سەبسکرایب چناڵ دەکەن دووبارە دەمێت دا لێبردم کەم لە بۆ پرۆژەکەم کەوتم دەگەڕێمەوە یوتیوب هەم ڕۆژە ڤیدیۆ تەرتیبات و گەیم پڵەی یەک کارەبا تێکیدا وەزعەکە تێکیدا دەوامم خەفەریات دەستی پێکردیە نیوە شەو تا بەرەبەیان چانسم نییە بەڵام ئەو شانسم هەیەکەوە کوردستان وەزعەکە ئارامترە لە چاو ئەوەی کە چاوە پێشبینیمان دەکرد و هیواداریشم وەزعەکە باشتر بێ ئینشاءڵڵا ینی وەی لایەتێ ئەگەر بێت و ژیر بیۆ ڤیدیۆ یوتیوبی بکە دەبی وەزعی مەتیقەکەی کوردستان و وڵاتەکان هەموو باشتر بی بەو شێوازە ئیشەکە میزعازە ئەوەی لە کەناڵی تەلەڤیزیۆنیش بکە ئێستا خەفەریاتە داوامی زیاد لە حەدا ئۆڤنمایە کارە ساتە بەڵام سفرێک ژیری هەر بەردەوام دەبی بۆ ئەکید من لەسە وعدی خۆم هەر دەمینێم پارتێکم تۆمار کردووە بەڵام ئەوەی دیکە هەوڵدەم بە لایڤ بیکەم لەسە وعدی خۆم هەر دەمینێم گەر تاخیرتریش بووی بەڵام وعدەکەی خۆم هەر ناشتێنم بۆ لەوەی ئەکید بە لەماوەی داهاتوو ئینشاءڵڵا دەیبینە جگە لە باش پلانی یعنی یەک لیستم نووسیە بۆ دروستکردنی ڤیدیۆ یەک لیستی یاری نووسیە بیانکەم هەموو شتم ئامادە کردووە بەڵام کات ئینشاءڵڵا بەڵام سفرێک ژیری بەردەوام دەبێت بۆیە تکا دەکەم دگمە لایک سەبسکرایب لەبیر نەکەن بەعدەست پێ بکەن نرخی یاریەکانی ئەم هەفتەیە کە یاری نوێمان هەیە لە All for Less نمونە یاری WWE 2K26 کاندێکی دیکە بە دوردێژی باسی دەکەم یاریشی نوێە لەم هەفتەیە بڵاوکراوەتەوە نمرەکانی زۆر باشن و گەیمەران لە کوردستان بەڕاستی عاشقی WWE چکە لا شەڕ گەورە بووینە بۆیە حەزمانێت شەڕی بکەین بەڵام شەڕی مەکەن هەنگۆ لە ڕێگەی WWE شەڕی بکەن ئەنی بە قەستی نەک بەڕاستی باشە شتی قۆڕ نەکەن یاریەکە ئێستا لە All for Less بە نرخی 50,000 دینار بەردەستە دەتوانی وەری بگری هەزار نرخی 50,000 بێکمان The Walking Dead The Telltale Definitive Series یەکی لە یاری هەر نازدارەکان پێویست ناکە جەواسی بکەم سەبەتان کردوانە ئەوانیان کردو یاریی چیرۆکی ناوازیان لە قیسە خۆیان داوە بە 15,000 دینار ئێستا حالیان نرخەکەی سەکیرۆ شادۆز دای توایس ئەو یارەی جەماعەتی ئێڵڕینجی دروستیان کردیە بەڵام زۆر قورسە بۆ کەسانێک سپاڵەوانە نا هەمووشتی دەبڕم هەیە فشەم پێدێ وەرە یاری تاواکە بە 10,000 دینار توانین بستە وەری بگریم و گانگ بیتس ئێشە لە یاری هەر کۆمیدیەکە بە تایبەتی بۆ کەسانی حەزەکە مەشەیە کوواپ لەگەڵ هاوڕێگیان هاوڕێ یاری بکەن باش 1000 دینار دەتوان وەری بگرن یاری کریمزن دێزەرت یەکێک لە یاریە هەرە زەبەلەحەکان کە لە مەفتێ بڵاو دەکرێتەوە و تا کوێستە نمرەمان نییە بەڵام ئەو کەسانی یاریەکەیان کردووە پریڤیان کردووە لە ئۆنلاین زۆر باشە باسی دەکەن بە نرخی 50,000 دینار دەتوان وەری بگری کە ستایلی ئەساسن کوریدا گەیمپڵی گاڕۆڤارە قەبارەی یاریەکەش ڕددی ینی زۆر زەبەلەح و ناوازە دیارە هیواداریشم یاریەکە لە ئاساڕوانەکانان بێ ئێستا دەتوانن بە 50,000 دینار یاریەکە پری ئۆردەر بکەن کە لە چەند ڕۆژی داهاتوو پەردەست دەبێت سپاس بۆ All for Less بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی سفرێک ژیری و بێکمە هەشتێکیان دەوێت لە گەیم پاس پلس هەر یاریشی دڵخوازی خۆتان لەسەر تای پلاتفۆرمەکان لە All for Less بەردەستدا لە دیسکریپشن لە کۆمنت لینکیانم داناوە تان کۆنتاکتیان پێوە بکەن بێمەسەر یاریەکان لەم هەفتەیە چی بڵاو دەکرێت و چیمان هەیە باسم کرد WWE 2K26 بەشی 26مینی یاری WWE مانجسەیە کاتە ساڵانە مانجسە بڵاو دەکرێتەوە پێشوازەکان لێ بەڕاستی چاوەڕوان نەکرا بووم من خۆم چاوەڕوان نەدەکرا هەشتا بەرز بێنێ لەبەرەی گۆڕانکاریەکانی وتمان زۆر گۆڕانکاری گەورە نەکراوە بەڵام ئەو کەسانی کردویانە دەڵێن ئۆکەی گۆڕانکاریەکان بۆ شێوازە نین بەڵام گەیمپڵێکی زۆر نازدارە دەڵێن بۆی نمرەکەیان زۆر نمرێکی بەرزیان پێداوان ڕیڤیوەرشم دیوتیان زیاد کراوەکان بە تایبەتیش بەسەن دەرەوەی یاریگەیان زیاد کردو دەرەوەی حەلبیان زیاد کردو دەڵێن زۆر بە چێژە سەو جەماعەتی دەبدەبی سەتوان یاریەکە لە All for Less وەک باسم کرد وەری بگرم وەروە لەم هەفتەی یاریی دیکەش بڵاو کرایە بەناوی جۆن کارپنتەر تاکسیک کەماندۆ کە لەسەر ستایلی فیلمەکانی دەرهێنەری هەرە بەناوبانگ جۆن کارپنتەر دروستکرایە تاکسی کەماندۆ یاریی دژە زۆمبیە لە زۆمبی دەدەی بە شێوەی ئۆنلاین دەتوانین بیکەیت دەتوانین بە شێوەی سۆلۆ بیکەی بە تەنیا بیکەی نمرەی 74 بەستێناوە کەیف بە تەقەی دێ لە زۆمبی ئەم یاری ئێستا حالیان بەردەستە وەروە یاری نوێیەکەی سۆنی و پلەیستەیشن و بەنجی مارەتۆن لە کۆتاییدا بڵاو کرێ پێشوازەکانیشی لێ مامناوەند بوون هەفتای بەرزهێناوە بە زۆری ئەوانەی کردویانە دەڵێن یاریەکە وەکو یاریێکی زۆر باشە وەکو مەسەرەن لە ڕووی تەکنیکی و تەرتیبات شتەوە بەڵام مۆدی کەمە
گەیم پلەیەکەی سنووردارە و چەک وەستی حیکەمە ئەماش لەبەرەوە یاریی لایف سەرڤیسی ئۆنلاینە پێویستی بکاتە تاوەکو زیاتر پەرە بسەنێ وەشتی باشتری بۆ زیاد بکرێت بەڵام ژمارەکانی لەو ئاستەی نییە بڵێم یاریەکە کە تەقتەوە هەرچەندە ژمارەی پێدەچێ ژمارەی فرۆشی زۆر باش بێت لەبەرەوەی سۆنی پلەیستەیشن دڵیان پێخۆشە ئاوە لە ستیمیش گەیمەرەی یەکجار زۆر داخل بوون بەڵام گەیمەرانی زۆر ڕایانێ نییە بەهۆی ئەوەی دەڵێن هەندێک کێشەی تەکنیکی هەیە نەک کێشەی تەکنیکی هەندێک شت هەیە داوایان کردبوو لە یاریەکە هەبێ لە کاتی تێستەکان ئەلفابێت و ئەلفا و بێتایەکی کە ئەنجامیان داوتیان ئەوشتانە زیاد بکرێت زیاد نەکراوە دیارە من زۆر زانیم لەسەر بەنجی و لەسەر مارەثۆنی نیە لەبەرەوەی یاریی ئۆنلاینە من یاری ئۆنلاینەکە ناکەم بەڵام ئەمە وەزع یاریەکەیە ئێستا حالێن یاریەکە بەردەستە جەماعەتی نیدۆ سویچ 2 یاریی زۆر ناوازە لە مەفتەی بڵاو دەکرێتەوە من سویچ 2 نییە بەڕاستی تاوەکو ئێستا بەڵام هەم بێ ئەمە یەکێ دەبێت لە یارانەی کە دەیکڕم و دەیکەم لەبەرەوەی پۆکێمۆنە بەڵام بە ستایلی پاڵوەردی کە پاڵوەرد خۆی یارێک بۆ ساڵ بڵاو کراوە تەقیەوە خۆی بە تەقلیدی پۆکێمۆن دروست کراوە بەڵام یارێکی ساندبۆکسی گەورە بوو کە دەتوانی پۆکێمۆنەکان وەکو مەسەلەن نامێ قسەکەی بکەم بەڵام وەکو بەندەیەک دەتوانی ئیشیان پێ بکەی شت دروست بکەی و تەرتیبات وەشتانە ئەم مەزرعە دروست بکەی و کۆگا دروست بکەی و مەعمل دروست بکەی ئەمە پۆکێمۆن خۆی هەڵساو ئەم یاری دروست کردووە کە نمرەکەی زۆر باشە 89% هێناوە گەیمەران 8.6 پێداوە پێشوازەکان لێ زۆر نازە بەڕاستی ئەمە یاری ساندبۆکسە بەدڵی منە بەڵام بەداخەوە نیتۆ سویچ دوم نییە ئەگەر کە چیش خێرخوازێک لە بۆم دەکڕی ئەوە مەوزوع چکێ بەڵام من خۆم نیتم ئەگەنا حەز دەکەم و یاری بکەم بەڕاستی وایە تو نیتۆ سویچ دوو هەیە و یاری ناکەی بریاژی ناوازێ ئۆکەی ساندبۆکسە بەدڵمە و تەنانەت 2.2 میلیۆن کۆپی لێ فرۆشاوە لە چەند ڕۆژی بڵاوبوونەوە یعنی یاریەکە بەم شێوازە زۆر سەرکەوتوە لە بوو نیچن دوێ وەروە یاریی دیکەمان هەیە بەناوی ستارشیپ تروپەر دەگەڕێتەوە ستارشیپ تروپەر بنیاریی نوێیان هەیە بەناوی ئۆلتیمەیت بەک وۆر کە لەسەر تای پلەتفۆرمەکان لە مەفتی بەردەست دەبێت ستارشیپ تروپەر جەماعەتی موالی نەوەتەکان وەکو من لەگەڵی گەورە بوون زۆر بەتان دەزانن ستارشیپ تروپەر چییە باس فیلمێکی بەناوبانجی خەیاڵی زانستی بوو لە دەرەوەی هەسارێ ڕوبەڕووی حەشرات دەبیەوە لە بۆشایی ئاسمان سرکە و تەرتیبات وشتانە قەبارەیان گەورەیە جا یاری هێڵدایڤەرز دوو کە لە پلەیستەیشن بڵای کردەوە زۆر تەقیەوە لەسەر ئەم زنجیرە فیلمە دروست کراوە جا زنجیرە فیلمەکە خۆیان پێشتر یاریان هەبوو بەڵام ئێستا یاریی نوێیان بڵاو کردەوە بەناوی ئەڵتیمەت بەک وۆر کە لەم هەفتەیە بەردەست دەبێت یاریی دیکەمان هەیە بەناوی The Deadly Seven Sins Origin پێمان بێ ئەمە پێشترێ هەبووە ئەستا دووبارە بەشێکی نوێ یان تۆزێک ریمەیک کرێتۆس نازانم بزە زۆر لەژە نازانم The Seven Deadly Sins کە یاریی زۆر بەناوبانگە ئۆریجینە یاری نوێیەکەیان لە مەفتەیە لە ستای پلەتفۆرمەکان بەردەست دەبێت و یاریە زەبە لە حەکەشمان هەیە Crimson Desert دیجیتال فاوندرین بینی لە یوتیوب ڕیڤیویان لە بۆ یاریەکە کردبوو لە ڕووی تەکنیکەوە دەڵێن بەڕاستی کارەساتە لە ڕووی کوواڵەت و تەرتیباتش بە تایبەتی لەسەر پلەیستەیشن 5 Pro کە بەهێزترین کۆنسۆڵە ئێستا حالیان لە بازار بەردەستە لەسەر پلەیستەیشن 5 Pro زۆر بەقوتە بەڵام هێشتا ڤێژنی PS5 و ئێکسبۆکس سیریەسەکانم نەبینیوە بۆ ناتوانم قسە بکەم گەیم پلەی شتەکان ئەو کەسانی پریڤیویان کردو دەڵێن زۆر نازدارە ینی بەڕاستی ئەو شتێک کە ڕکلامیان بۆ دەکە سەڵ بڵاو پێم وابی ئەم یاریە یان دەبێت یاری ساڵ یان شتێک دەبێت لە نزیک یاری ساڵ بەم شێوازە یاریی زەبەلاحا گەورەیە لە ئاستی ڕێدێد و ئەوانە وەسف دەکرێت لە ڕووی کواڵەتی بەرەمێنا بەڵام ئایا چیرۆکەکەی لەو ئاستێ هێشتا نازانین بەڵام یاریش زەبەلاحا لەم هەفتەیە ژمارەکان دەبینین و دەزانینکەوە چۆن نییە و ئەمەش یاریەکەیە بە کواڵەتێک لەسەر کۆنسۆڵەکان بەردەستە نمونە لە پلەیستەیشن 5 بەرزترین کواڵەتەکەی کە بەردەست بی مەسەلەن 30 فریم بە ئەپسکێڵی 4K یاخود 40 فریم بە ئەپسکێڵی 4K یاخود 1080 هەیە بە 60 فریم بە PS5 Pro بەرزترین کواڵەتەکەی 4K ڕاستەقینەیە بە 30 فرێمی V-Sync لە ڕێترێسینگەشی ئۆڵترایە بەڵام باڵانست هەیە هەم ئەپسکێڵی 4K لە 2Kەوە و 40 فرێمە بە VRR دەبێت 2 فریم بەڵام ئەپسکێلی 4Kمان هەیە لە داهستاوە بەڵام بە 60 فرێم ڕێترێسینگەشی هایە واتە لەسەر PS5 Pro دەتوانانی بە ئەپسکێلی 4K بە ڕێترێسینگەوە بە 60 فرێم یاریەکە بکەیت لەسەر ئێکسبۆکس سیریەس بەرزترین کواڵەتی BK بگومان ئەپسکێلی 4K بەڵام بە 30 فرێمە 40 فرێمیشمان هەیە بەڵام 60 فرێمەکەی 10,000 ینی 10 نەک 4K 60مان نیە بەڵکو 10 مەسەر 60 فرێمانە لەسەر سیریەس ئێسی 10 30 فرێمە 720 40 فرێمە بەبێ ڕێترێسینگ بەڵام ڤێژنە بەرزەکەیم ڕێترێسینگەکەی لۆیە ئەمە Crimson Desert وەرا لە مەفتەیە یاری Death Stranding 2 on the Beach لەسەر PC بەردەست دەبی بۆ کەسانی یاریەکەیان نەکردووە دایان تاقیکەن لە مەفتەیە لەسەر کۆمپیوتەر بڵاو دەکرێتەوە یاریەکانی PlayStation Plus لە بۆ مانجی 3 لە بۆ پریمیەم و ئەکسترای
ئاشکراکران کە بەڕاستی یەکێکە لە مانگە هەرە باشەکان یعنی لەو مانگەی باشترمان نەبوون لەم ساڵ بەڕاستی یاریەکان زەبەلاحن واو یاری کە من هەرنم کڕی وتم چاوەڕە دەکەم بێت سەپلەسی لە کۆتایی هاتە سەپلەسی ئەویش یاری وۆرهامەر 40,000 Space Marine 2 Space Marine 2 یەکێکە لەو یارانی ساڵ نیوێکە چاوەڕێمە بەڕاستی زۆر چاوەڕێمە یاریی زۆر زەبەلاحە زۆر گەورەیە ڕاستە لە زنجیری وۆرهامەر 40K بەڵام پێویست ناکە سەرجەم یاریەکانی وۆرهامەر کردبی چیرۆکەیان بزانی تەنانەت سپیس مەرین یەک شت نەکردبی ئاسایی ئەم یاریە بکەیت هێژنی وەردەگری چیرۆکانی بەو شێوازەیە وەرەوە یاری مادەن NFL 26مان هەیە کە یاریی وەرزشی ڕەگبیە یاری پرسۆنا 5 ڕۆیالمان هەیە بۆ کەسانی کەیفیان بە پرسۆنای دێ یەکێ لە یاری هەرە نازدارەکانی پرسۆنای بە ئەڵتیمەت ئیدیشنیش لە مانگە بەردەست دەبێت بلاسفەمەس 2 یەکێ لە یاریە هەرە قورسەکان و هەر نایابەکانی مێترۆیدڤێنیا دەسەپلەسی یاریی FPS شوتەری خێرامان هەیە بەناوی مێتڵ ئیدن کە خراپ نییە وەروایەکی لە یارە قشتەکانمان هەیە کە بەڕاستی من حەز دەکەم بیکەم لە بەرەوەی جیانی Lord of the Ring بەناوی Lord of the Rings Return to Moria یاریشی نازدار دیارە حەز دەکەم تاقیکەمەوە وەروە ئاسترۆنیرمان هەیە کە یاریی کۆنە بەڵام ئێستاە سەپلەسی کە ساندبۆکسە سپیس بیلدینگە لە بۆشای یاسمان یاخۆ لەسەر مەریخ خۆش دیارم وەیەکێ لە یاری کلاسیکەکانی تێکنمان هەیە تێکن دارک ڕزڕەکشن یاریەکە بلاک شیپە مەڕە ڕەشەکەی ناوجیهانی تێکنە واتە لە یاری بەناوبانکانیان بەڵام فانبەیسێکی باقوەتی هەیە بۆ کەسانی کەیفیان پێدێ ئەم یارانە هەمووی لە ناوڕاستی ئەم مانگەوە بۆ گەیمەرانی پلەیستەیشن بەدەست دەبێت گەر پلس شدیان دەتوانین لە ڕێگەی All for Race بارزانترین نرخ وەری بگرین. ئۆکێ بینە سەر هاڵی یاریەکان و بە پلەیستەیشن دەست پێ دەکەم گەورەترین هاڵی ئەم هەفتەیەشمان لە جیهانی پلەیستەیشن جگە لە پلەیستەیشن 6 بەڕاستی چیرۆکێکە چەند هەفتەیەکە لە ئۆنلاین هەیە بەڵام هەفتەیە دەمێ باسی بکەم مەویژەوەیەکەوە گەیمەرێکی زۆر دوودڵن لەوەی کە ئایا ریمەیکردنەوەی بەشی یەکەم و دووەم و سێمی گاروڤاری دیمەنە نەشیاوەکان و ڕوتەکان و یاخود دیمەنی جودبوونەکانی کرەیتۆس لەگەڵ کاراکتەرەکان دەمێنێتەوە یاخود دەسڕێتەوە بەهۆی ئەوەی ئەگەر بینی وتانە لە یاریەکانی ئێستا ئەم زۆرە دیمەنانە بە هەموو شێوەیەک پیشان نادرێ یاخود قەدەغە کراوە بەتایبەتی لەو یارانەی کە بە شێوەیەکی گشتی زۆر بەرپڵاون یاری بێگومان پۆڕنمان هەیە لە ناو جیهانی ستیم بۆ نمونە بەڵام یاری زەبەلا دیمەنی ڕوتیان زۆر کەم کردبێتەوە بۆ هێوەی منداڵ یاریەکان دەکەن جا یاریەکانی گاڕۆڤار بێگومان بۆشتانە بەناوبانگ جا گەیمەرێکی زۆر لە ئۆنلاین ناڵم خۆ پیشاندانیان کردەوە بەڵام داوا دەکەن نەسڕێتەوە گەیمەرێکی زۆریش داوا دەکەن بێگومان بسڕێتەوە هەردوو بەشمان هەیە بەڕاستی بەڵام کەسیش یەکێ لە کارمەندەکانی پێشووی ستودیۆی سانتا مۆنیکا لەم هەفتەیە کە پێشتر ڕۆژنامەنووسیش بوو ئەلینا پیرس لەم هەفتەیە ڕایگەیاندکەوە ئەو وەکو ئافرەتێک لە ستودیۆی سانتا مۆنیکا کاری کردووە دەڵێ ئافرەت خۆیان ئەم دیمەنانیان دیزاین کردووە واتە شتێک نییە سانتا مۆنیکا مەسەلەن ئافرەتانی پێتوڕە کرد بێت لە ناو دنیای ڤیدیۆگەیم بەڵکو ئافرەت خۆی دیزاینی ئەو جۆرە دیمەنانە و تەنانەت دیزاینی حرکات شتەکانیشان کردووە تا ئەوان شانازی پێوە دەکەن کارێکی ویان کردووە نەک بیسەڕنەوە بۆیە دەڵێ چانسی سڕینەوەی و دیمەنانە زۆر کەمن بەڵام بێگومان نازانێت کە دەسڕێتەوە یاخودنا بۆهۆی ئەوەی لە کۆتاییدا سۆنی سیاسەتی کۆمپانیا سۆنی بڕیار دەکا ئەو دیمەنانە هەبن یاخود نەبن واتە سانتا مۆنیکا بەتەنیا سانتا مۆنیکا بڕیار نادەکە ئەم دیمەنانە ببینێنەوە یاخود نەمێنەوە بەڵام ناڵێم ئەو دیمەنانە پێویستن وەکو خۆم وەکو گەیمەرێکی کورت کە یاریەکە دەکەم ناڵێم پێویستن هەبن پێویستە ئۆپشنێکە بێ بەو کەسانی کە دەیانوێ هەبێ یاخود نەبێت تۆگڵێکە بێ دەتوانانی بیکە یان نیکە مثلا لە بیدیاتی سکیپەکە بێ بەو کەسانی نایانەوێ بیبینن ئۆکەی سکیپیکە هیچ دیمەنێکی ڕۆت توش نابێت لە یاریەکە بەڵام بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێ هەبێ پێم وایە ینی لەبەرەوەی پارە بە یاریەکە دەدەی و پێشترش هەبووە و بەشێکە لە کللتوری گاروڤار و ئەفسانەی گاروڤار پێویستە بەڕاستی بەو شێوازەوە تا ئۆپشنێک هەبێ نەک بڵێ هەر نەبێ یان بڵێ ئیلە دەبێ هەبێ پێمان ئۆپشن باشترین شتە مەسەلەن ئەگەر بتوێ منداڵ یاریەکە بکات توانی ئۆپشنەکە دابگری منداڵ و دیمەنان نەبینێ بەڵام ئەگەر بتوێ خۆ بەتەنیا بیکەی ئەو خۆت و خوای خۆت ئۆکێ بەس مەبەستەکەی من چییە ئەگەر نەمینێن دایالۆگەکان چیان بەسەر دێ بۆ بنە لە بەشی سێەم کرەیتۆس لەگەڵ یەکێ لە سپۆیل ناکەم بۆ کەسانی کەیان بێکمان بینیتانە سپۆیل ناکەم لەگەڵ ژنی یەکێ لە کارکتەرەکان قسە دەکات پێشەوەی مینگای بکە قسە دەکات ئایا دایالۆگانە چیان بەسەر دێ دەمێنن یاخۆننا من بوون من لە ئەسنشن زۆر دیمەنی تێدایە کەوا مەسەڵەن قسەکردنی تێدا ئینجا دەستە ناو مینگە مهم
بەپێی قسەیەکێ لە پەرەپێدەرەکانی سانتا مۆنیکا بێ دەڵێ مادام ئافرەت دروستی کردووە بۆیە یعنی زەختێکی زۆر لە سانتا مۆنیکا نییە کە بیسڕێتەوە بەڵام لە کۆتای ڕۆژەکە سیاسەتی کۆمپانیای سۆنی بڕیاردەدا لەوەی کە هەبێ یاخود نەبێ بۆچوونی منیژەوەیەکەوە ئۆپشن بژاردە بدەنە گەیمەری لە بیدایەتیەوە پێشەوەی نیو گەیمدا بگری بڵێ دیمەنی سەروەژە ساڵانی مینگە هەبی یان نەبی هەبی مرد بشتێتم شاکە خۆت و خۆی خۆت نەبێ بیکوژێنەوە تا برێبان نەبێ خلاص خۆ دیارێکەکە هەردوو چاوت دەرێ دانیشەوە تا پێویست ناکە هەموو عالەمەش بێزار بکەیت بێمە سەر هەواڵەتی دیکە کە بەڕاستی گەیمەرانی سۆنی زۆر تووڕە کردەوە بە منیشەوە کە زەرەرەکە زیاتر لە منیش دەدا ئەویش داینامیک پرایسینگە واتە نرخێکی گۆڕاو لە بۆ نرخی یاریەکانە ناو پلەیستەیشن ستۆر واتە نمونە من یاری زۆر دەکڕم لەوانەیە نرخی داشکانەکان لە بۆ من کەمتر بێ لە چاو کەسێکی دیکە کە یاری کەم دەکرێت سۆینان داشکانی گەورەتری بۆ بەردەست بخە بۆ ئەوەی بێتە ناو وەزعەکە و یاری بکڕێت بێگومان بۆ مانایی نادا کەم نرخ لە بۆ من زیاد بێ لە بەرەو من یاری زۆر دەکڕن بۆ یەکە کەم بێ کە یاری کەم دەکرێت بۆ مانایی نادا بەڵام بۆ مانایش دەدا ئۆکەی تا ئێستا بەڵگەمان نیە لەسەر قسەی کە من دەیکەم کە سۆنی کارێکی وای کردێ بەڵام سۆنی بە فەرمی ڕاگەیاندوە کە بڵێ لە ئەکاونتێک بۆ ئەکاونتێکی دیکە نرخی یاریەکان گۆڕانکاریان بەسەر دێ واتە ئەگەر یاریەک داشکانی بۆ بکرێت بۆ 20 دلار مانای ئەوە نیە لای هەموو کەسێک بە 20 دلار پیشامدا لای هەندێک کەس 10 دلارە لای هەندێک کەس 90 دلارە لای هەندێک کەس لەوانەیە تاوەکو 5 دلاریش بشێندرێت واتە بەم شێوازی هەندێک گەیمەرم بینیمونە لە هەفتەی ڕابردوو لە تویتر بڵاویان کردبەوە کە یاریەکەی ئەساسن کرید یونیتی کە لە هەفتەکانی ڕابردوو ئەپدەیتی 60 فریم یونیتی بوو پێم یونیتی بوو ئەپدەیتی 60 فریم لە بەردەست خرا سێرم کرد زۆربیان نووسیویانە داشکانێکی گەورەی بۆ کراوەتە 10 دلار یاریەکە بەڵام لای هەندێک کەس ئەو کەسانی کە سەر سەختن بەردەوام یاری دەکڕن لایەن نووسرا بوو 90 دلار واتە لە ناو پلەیستەیشن ستۆری دوو سعری جیاواز نەک تەنیا دوو سعرم بینی لەوانەیە سعری کەشە بەڵام دوو سعرم بینی لە بۆ یەک یاری ئەوەش ئەو داینامیک پرایسینگەیە کە سۆنی ئێستا دەین هەیە پێم وابێ سۆنی دەیەوێ ئەو کەسانێک کە مەسەرەن هەر یاری ناکڕن داشکانی گەورەیان بە بەردەست بخە بۆ ئەوەی بێنە ناو کڕینی یاخود فێرە خوی کڕینی یاریان بکە بەڵام لە هەمان کاتدا لایەچکت هێکەم یەکەچوەچی من مانگانە یاری دەکڕم ماگانە دوو یاری بۆ سێ یاری دەکڕم شەرنی هەموو یاریەکان 70 دلاری بەڵام یاری بچووکی یان داشکان هەیە یاری هەندێک یاری هەدەبێن لە ناو لایبرۆریەکەم هەبی دەیکڕم معنای چییە من پارێ زیاتر بدەم لە بەرەوەی من زیاتر یاری دەکڕم مەسەلەن هاردکۆڕەکەی خۆت فانبەیسە گەورەکەی خۆت فانە گەورەکان هەوادارەکانی خۆت ئەوانەی کە بەردەوام یاری دەکڕنەوە لێ تووڕەبم بەڵگەمان نییە کە زەرەرەکە زیاتر بۆ کەسانە دەکەوێت کە یاری زۆر دەکرن بەڵام بەڵگەمان هەیە کە سۆنی چەند نرخێکی جیاواز ئێستا حالە لە ناو پلەیستەیشن ستۆر بۆ هەر یاریەک بەردەست دەخەکە کە سۆنی بەڵێ بە فەرمی ڕاگەیاندووە کە بەڵێ شتە دەکەن بەڵام هێشتا وردەکاریەکە بە تەواوەتی نازان کە من پێم ناخۆشە کارێکی وا بکەم پێم خۆشەکە داشکانی جیاواز نەک داشکانی زیاد داشکانی گەورە بکرێت بەڵام پێویستە نرخەنن یەک نرخ بێ بەڕاستی پێویست ناکە جیاوازی نێوان گیمەرێک کە پارەی زۆر سەر دەکات لە گیمەرێک کە پار سەر ناکە لە ناو پلەیستەیشن ستۆر هەبێ بێمە سەر هەواڵێکی دیکە زیاتر ڕوونکردنەوەی لەسەرەوەی کە بۆچی پلەیستەیشن چی دیکە یاریەکان لەسەر پیسی بەردەست ناکە بەپێی لێکۆڵینەوەی ناوەندێکی لێکۆڵینەوەی ڤیدیۆگەیم بێ بەپێی ڕیسێرچی نوێ بێ کە کردویانە دەڵێن بەهۆی ئەوەی کە یاریەکانی پلەیستەیشن ماوەیەکی زۆریان پێدەچێت تاواکو دێنە سەر پیسی لەم دوایانە نرخی فرۆشی یاریەکانیان لە کەمبوونەوە بووە و دەڵێ دووبارە دووپاتیان کردەوە کە یەکێ لە هۆکارە هەر گەورەکان کە سۆنی چی دیکە نایەوێ یاری لەسەر پیسی بڵاو کاتەوە پێیان وایە ئەم ریسێرچ فەرمە دەڵێ پێمان وایەکەوە هۆکارەکە ڤالڤە بڵاوکردنەوەی ستیم مشینە ئامێرەکەی ڤالڤ کە بڕیارە ئەم ساڵ بڵاو بکرێتەوە کە بەدەکان فرۆشگای ستیمی تێدایە کە وەکو کۆنسۆڵێک بڵاو دەکرێتەوە کە گەست یاریەکانی پلەیستەیشن سەم کۆنسۆڵە بەردەست بێ ئیدی خەڵکی بۆچی پلەیستەیشن بکرێت هۆکارەکە چییە کە پلەیستەیشن بکرێت کۆنسۆڵێکی دیکە تێکە ڕاستە خۆ ڕکابەری پلەیستەیشن دەکات واتە سۆنی زۆر بە ئێکسبۆکسەوە چی دیکە خۆی بڕکابەری ئێکسبۆکس نازانێت چی دیکە لە بەرەوەی یاریەکانی ئێکسبۆکس لەسەر پلەیستەیشن بەردەستن بەڵام ستیم مشکی دێ لە بەرەوەی بەشێکی زۆر یاریەکانی ستیم ئەکسکلوسیڤە تەنیا لەسەر پیسی بەردەستە و لەسەر پلەیستەیشن بەردەست نییە کە خەڵک بڵێن ئۆکەی مادەم ستیم هەموو یاریەکانی تێدای بە پلەیستەیشن بۆچی نێچمەسە ستیم بەڵام ئەگە سۆنی بڵێ ئۆکەی نییە شتیوە یاریەکانی خۆ من نادەمێ ئۆکەی گەیمەر جارش کە بیر دەکاتەوە ئایا من پیسی بکڕم یان کۆنسۆڵ بکڕم بێگومان بە بڕای من هەموو کاتێک پیسی باشترە لە بۆ گەیمەری کورت لەبەرەوەی کۆمپیوتەر دەتوانانی خۆت ئیشی پێ بکەیت بەڵام ئەگە پارەت هەبوو زیادت هەبوو یان پارێکی زۆرت نەبوو بە دووەرەقە سێوەرەقەتان PS5 بکڕی باشترە بێگومان ناڵێم ئێکسبۆکس مەکڕن لەبەرەوەی ئێکسبۆکسیش گەیم پاسی هەیە کە شتێکی زۆر نازدارە بەڵام بۆ گەیمەرێک دەڵێم کات بیۆ یاریەکانی پلەیستەیشن تاقی کاتەوە لەسەر پیسی
بگومان سۆنی زیاتر بۆ دێدەکە کە پلەیستەیشنەکەی خۆت نەفرۆشی لەبەری یاریەکانی داهاتووی پلەیستەیشن نایە لەسەر پیسی نمونە گۆسۆڤیۆتەی نایە ئۆڤرین نایە واکید بن لەوەی کە یاریەکانی گاڕۆڤاڕۆ ئاناش چی دیکە نایەن تاوەکو ئێستا ئەمە بڕیارەکەی ئەگەن گۆڕانکاری بەسەدانێ ئۆکەی بێمە سەر هەواڵێکی دیکە یەکێک لە مۆدەرەکانی PS5 لە مافتەی ڤیددیۆکی لە تویتر بڵاو کردو دەڵێ PS5ەکە مۆد کردوە تەهاچی کردووە سیستمی لینکسی لەسەر کار پێ کردووە ئەو سیستەمەیە کە ڤالڤ یاخود ستیم کاری پێ دەکەم و دەڵێ توانیم یاری GTA 5 بە ڕێی تریسینگەوە بە 6 فریم کار پێ بکەم واتە PS5 توانای هەیە یاریەکە بە 6 فریم بە ڕێی تریسینگی ئۆنەوە بتوانێت یاری پێ بکە بەڵام هۆکارەکە دیارنە ڕۆکستار بۆچی تەنیا دەیکاتە 30 فریم یاخود دەیکاتە 40 فریم بە VRRەوە هۆکارەکەی ناسایی بەڵام سەرنجات شە ببینم کۆمپیوتەر سیستمی کۆمپیوتەری لینکس لەسەر PS5 بتوانانی کار بکات دەڵێ کار دەکەی توێشێنی ئۆکەی GTA 5 لەسەری کار دەکات بەڵام هۆکارەکە دیار نەکە بۆچی ستیم دەتوانێت لەناو PS5 یاریەکە بە ڕێی تریسینگەوە بە 6 فریم کار پێ بکە بۆچی لەسەر کۆنسۆڵ ڕێی تریسینگەکە بەو شێوازە نیە و بە 30 فریمیش کار دەکەن ئۆکەی پێمە سەر هەواڵە گەورەکە کە پلەیستەیشن 6 پێ ناچێ چی دیکە دوا بخرێ بە پێ راپۆرتێکی نوێ بێت لەبەرەوەی مایکرۆسۆفت پرۆژەی هیلەکسی ڕاگەیان کە ساڵی داهاتوو بڕیارە بڵاوی بکاتەوە کە ئێکسبۆکسی داهاتووە کە هایبریدێکی پیسیە لەگەڵ کۆنسۆڵی پلانەکان لەوانەیە لە سۆنی گۆڕانکاری بەسەر داهات بێ بە سۆنی نێوێ کۆنسۆڵەکان دوا بخە سۆنیش لەوانەیە پلانەکە جێبەجێ بکە بە پێ راپۆرتە نوێ بێت کە پوش سکوێر بڵاوی کردوتەوە لەگەڵ چەندین وەبسایتی دیکە معلوماتیان دەستکەوتووە بە تایبەتی مۆرز لۆ ئیز دێت یەکێک لە تێک ئینسایدەرەکانی ناو جیهانی گیمینگ دەڵێ سۆنی تاوەکو ئێستا بڕیارەکەی وایە لە کۆتایی 2027 یاخود سەرەتای 2028 کۆنسۆڵی PS6 بڵاو بکاتەوە و هاندهێڵدەکەش 100% دەکەوێتە سەرەتای 2028 لەدرە لە کۆتایی 2027 ئاشای دەکات بەڵام سەرەتای 2028 هاندهێڵدەکەی خۆی بڵاو دەکاتەوە واتە سۆنی ناوێ دەرکابەریکردنەکەی پرۆجەکت هیلەکسی مایکرۆسۆفت دوور بکەوێتەوە نەک هۆکارەکە ئەوە بێ کە ترسیەوەی هەبێ بەهۆی کۆنسۆڵەکەی ئێکسبۆکس PS6 زۆر نەفرۆشێ بەڵکو زیاتر مەبەستەکەی ئەوەیەکەوە ئۆردەرێکی زۆری کردووە لەگەڵ چەندین شوێنی جیاواز پێکاتووە لەسەر کڕینی پارچەکانە دیزاینکردنی پارچەکانە سۆنی عقدێکی یەکجار ڕێککەوتنێکی یەکجار و عقدێکی زۆری هەیە کۆنتراکتێکی زۆری هەیە لەگەڵ کۆمپانیەکانی دیکە هەر کاتێکت بیەوێت دوای بخە پارەیەکی زۆر کولفێکی زۆر لە سۆنی دەکەوێت وەروە دەڵێ ژیانی هەر کۆنسڵێکیش بۆ تەنیا ئەوەندە ساڵەیە مثلا PS5 لە 2020 بڵاو کراوەتەوە لە پاش 7 ساڵ ئیدی کاتێتی سۆنی دووبارە دەست بە کۆکردنەوەی پارە بکە لەبەرەوەی دەبێت جیهازێکی نوێ بڵاو کاتەوە ئەگەنا پارە لە دەست دەدا من هیچ بۆ چوونێکم نیە لەسەر کارە لەبەرەوەی ئێمە گەیمەری سەرسەختین مەسەلەن تۆی منم کە سەیری ئەم ڤیدیۆ دە گەیمەری سەرسەختن پارە هەبێ لە ڕۆژ یەکەم هەمووی دەکڕین ئەگە پارەمان هەبێ من پێم خۆشە PS6 بڵاو بکردەوە ئێستا حالیان پارەم هەبێ دەستم دەیکڕم لەوەی خۆشتر نیە لە بۆمان بەڵام بۆ گشتی پێم وایە PS6 زۆر پێویست نییە لەبەرەوەی PS5 هێشتا لە زۆربەی ماڵەکان نییە زۆربەی گیمەران نیتیان ناڵێم نەفرۆشا ئەو بگومان PS5 بەقەت PS4 فرۆشاوە کە PS4 زوودێکێکە سەرکەوترین کۆنسۆڵەکان لە مێژوودا بەڵام PS5 پرۆمان هەیە کە ئێستا تواناکانی دەبینین تەنیا ساڵێک و نیو تواناکانی ببینین 2026 PS6 بڵاو بکرێتەوە بێمان تۆزێ زووە بەڵام مهم من وەک خۆم گەیمەری سەرسەخت پارەمان هەبی ڕۆژێکەکەم دەیکڕێن ئەمە کێشەمان نییە بەڵام بەعام پێویست نییە باوەڕ ناکەم زۆر پێویست بیدە بۆ خەڵکی ئاسایی سۆنیش بگمان سەپۆرتی PS5 هەر دەکات بۆ چەندین ساڵی دیکە ئێستاش هە سەپۆرتی PS4 دەکەم وەکو سەپۆرت بەڵام یاری نوێی بۆ بڵاو ناکاتەوە لە ستودیۆکانی خۆی بەڵام کۆمپانیەکان بەشێکیان هەشتا هەر یاری لە بۆ PS4 بڵاو دەکەنەوە ئۆکەی بێمە سەر هەواڵێکەوە بۆ گەیمەرانی لێگۆیە ئەو کەسانی کەیفیان بە لێگۆی دێ و گەیمەریشن پێدەچێت بە پێی دەنگۆیەک پێدەچێت کە لە کۆتایی ئەم ساڵ لێگۆ هەیکلێکی لێگۆ بە ستایلی PS1 بڵاو بکرێتەوە نرخەکەشیان تقریبان دزەی پێکراوە دەڵێن نرخەکەی لێوان $160 دەبێت دەتوانین هەم پارچەکان لێک بدەین قەبارەی PS1 کلاسیک دروست دەبێت کە من حەز دەکەم بەڕاستی بەڵام $160 تۆزێک زۆرە وا دەڵێ زیاتر لە 1190 دانە پارچەشی هەیە کە پیکمان یەکجار زۆر ئەگەر ڕاست بێ قسەیە مهم ئەپدێتیشوێ لە بۆ یاری گراند توریزمۆ 7 تا حالیان بەدەستە بە ئەپدێتی 1.68 کە ئۆتۆمبیلی نوێ شوێنی نوێ تەرتیبات نوێ بۆ گەیمەرانی گراند توریزمۆ زیاد کردووە و لەم هەفتەیەش دوالسێنسە نوێیەکان بەردەستن بە ڕەنگە نوێیەکان بەڕاستی جوانە کەسکەکە سوورەکە قەپاقی
قەپاکەم بەڵام بەداخەوە قەپاغانە پلێتەکانی PS5 پڕۆی تێدا نییە تەنیا PS5 یاساییە چکە PS5 یاسایی سلیمەکە قەپاکەی بەهۆی یەک دانا لە هینجەکانی پشتەوەی لە بۆ PS5 پڕۆی نابی سۆنی تا کەستە بۆ PS5 پرۆ بڵاوی نەکردوێتەوە بەڵام کۆنترۆلەرەکان بەڕاستی جوان بەڕاستی نازدارم پارە نییە پارە هەبی لە وەزعی ناو شڕی 100 دانەیەک دەکڕم بە تایبەتی سوورەکەم زۆر پێ جوانە ئۆکەی بێمە سەر ئەنتل دۆن ریمەیک ئەو ستودیۆی یاری ئەنتل دۆن ریمەیکی دروست کرد بلستیک مون یەکی لە ستودیۆ هەر نازدارەکانی کە کاری لەگەڵ پلەیستەیشن دەکرد لە بەریتانیاوە داخرا داخستنی ستودیۆ بتشتێکی ئاسایی لە ناو کۆمپانیەکانی ڤیدیۆ گەیم کە بەداخەوە قسەیش دەکەن بەڵام ئیدی کۆمپانیاکە بانکراسی ڕاگەیاندەوە تا داخستنی ڕاگەیاندەوە ئیفلاسبوونی ڕاگەیاندووە هۆکارەکە بزەبتشتە ئاشا نەکراوە کە تازەی خەبەرەکە لاوتەکانی دەتوانین زیاتر بزانین بەڵام دوای یاری کە بڵاویان کردە یاری ئەنتل دۆن ریمەیک بوو کە پێم وانییە زۆر خراپ بوو بیاریەکە لە ڕیفرۆشەوە بەڵام ئیدی دیارە هۆکارێکیان هەیە یارێکی کۆمپانیاکەیان مادیە معنەویە نەمانی کارمەندە سەپۆرت نەکردنی پرۆژەی داهاتویانیان کۆمپانیا شێکرا مهم ئیدی کۆمپانیاکە دواخ بێمە سەر مایکرۆسۆفت ئێکسبۆکس گەورەترین هەواڵمان بە شێوەیەکی فەرمی ئێستا دەزانین پرۆجێکتی هیلێکس ئێکسبۆکسی داهاتوو چییە چۆنە تەنانەت وێنەی دێفکیتەکەشمان هەیە تەنانەت زانیاریمان لەسەر هێز و توانای هەیە تەنانەت نرخەکەشی بە شێوەیەکی نافەرمی بەڵام نزیکرا و دەزانین ئۆکەی لە هەفتەی ڕابردوو یاخود لە مەفتەیە لە GDC یەکێک لە کۆنفرانسە گەورەکانی تەکنەلۆژیای بەتایبەتی گەیمینگ مایکرۆسۆفت بە فەرمی پرۆجێکتی هیلێکسی ڕاگەیاندە بۆ پەرەپێدەرەکان ئاشای کرد ئەمە چییە مایکرۆسۆفت دەڵێ پرۆجێکتی هیلێکس بە چیپێکی کەستم واتە تایبەت کراو لە بۆ ئێکسبۆکسی داهاتوو و PC دیزاین کراوە و دروست دەکرێت لەمە دووە هەر کۆمپانیایەک و ستودیۆیەک بیەوە یاری لە بۆ ئێکسبۆکسی داهاتوو دروست بکە بە یەک ستایل دروستی دەکە یاخود بێک EXE واتە ڤێرژنی یاری بێک ڤێرژن دروستی دەکە پێویست ناکە لە بۆ PC دروستی بکە لە بۆ ئێکسبۆکسی دروستی بکە بەڵکو بێکنەوە دروستی دەکە هەم لە بۆ ئێکسبۆکسی دەبی و هەم لە بۆ PC دەبی واتە بە شێوەیەکی فەرمی دەڵێن ئەمە پیسیە کۆمپیوتەرم لەبەرەوەی یاریەکان وەکوتم لەسەر پیسیش دەخینەوە لەسەر ئێکسبۆکسش دەخینەوە تەنچە پیسیە ئۆکێ تەنانەت دەڵێ یاریەکانی ڕابردووی ئێکسبۆکس سیریسە ئێکسبۆکس وەنە 360 ئێکسبۆکس ڕەسەنە ئەو یاریانەی کە لە پرۆگرامی باکوەرکن پارابڵەتی چەندنەوەی ڕابردوو هەبوون هەر هەمویان بە شێوەیەک لە شێوەکان کار دەکەن لەسەر ئێکسبۆکسی داهاتوو گەرچی ئێکسبۆکسی داهاتوو وەکوتم کۆمپیوتەرە لەبەرەوەی یاریەکان یەک ئێکسبڵتیان هەیە EXیان هەیە بۆ کەسان کە تێناگەن EXی مەبەستم چیان نمونە باشترین نمونەتان پێ بڵێم نمونە یاری ئەگەر ئێکسبۆکسیان مەسە PS5 ئاسان نمونە یاریەک تەیە ڤێرژنی PS4 لە ژێر نووسراوە PS4 هەمان یاری ڤێژنی PS5 هەیە و هەمان یاری ڤێژنی PC هەیە ئەمانە سێ ڤێژنی جیاوازی یاریەکان هەر سێکیان لە بۆ سێ ئامانجی جیاواز دروست کراوە مەسەلەن PS4ەکە بێکمان لە بۆ PS4 دروست کراوە لەسەر PS4 کار دەکات بە تواناکانی کۆنسۆلی PS4 کار دەکات بەڵام لەسەر PS5 کار دەکات بەهۆی پرۆگرامی باکوەرکن پارابڵتی بەڵام ڤێژنی PS5 لە بۆ ئامێری پلەیستەیشن 5 دروست کراوە کە سوودە تواناکانی PS5 بە مەزبوطی وەردەگرێت بێت کۆدەکان دەستکاری کراوە ڤێژنی PC-مان هەیە لە بۆ هەمان یاری ئەمە لەگەڵ سیستمی PC ڕێکخراوە دەتوانانی بێگومان ڕێزلوشن بەرز و نزم بکەیتەوە گرافیک بەرز و نزم بکەیتەوە شادە و نازام ئەوان دەستکاری بکەیت لەمە و دوام ئێکسبۆکس دەڵێ پەرەپێدەرەکان یەک ڤێژنی یاری دروست دەکەن ئیدیان ڤێژنە لەسەر کۆنسۆلی داهاتوو ئێکسبۆکس و PC کار دەکات واتە دوو ڤێژن دروست ناکەی نانووسی ئەمە ئێکسبۆکسە ئەمە پیسیە ئۆکەی یەک ڤێژن دروست دەکەی کە پیسیە لەسەر هەموو شتێک کار دەکات هەم ئێکسبۆکسی داهاتوو ئەم لەسەر پیسیشکە بەمانای ئەوەی کە ئێکسبۆکسی داهاتوو بێگومان تەنیا کۆمپیوتەرێکە واروەها ئێکسبۆکسی داهاتوو تارگێتەکانی چییە ئێکسبۆکس داهاتوو تارگێتی داهاتوویان پرۆجێکت هیلێکس بێگومان کۆنسۆڵەکەی داهاتووە هەیکەلی ئێکسبۆکسەکەیە پیسیە بێگومان و هاندهێڵدیشە وێنەیەکی هاندهێڵدیشان داناوە لەگە کلاود گەیمینگ واتە ئەو کەسێک کە دیزاینی یاری داهاتوو لە بۆ ئێکسبۆکسی داهاتوو دەکات لەسەر هەموو ئەم پلتفۆرمانە بێکجار کار دەکات و بە ئینجینی گەیم ئینجینەکەشی کە کاری بۆ دەکەن یاخود ئۆپتیمایز دەکرێت یاری لە بۆی پێی دەوترێت یونیفاید ئینجن ئەنریل یونیتی هەر ئینجینێک کاری پێ دەکەی هەر هەمووی لەسەر ئەم
پلتفۆرمانە کار دەکەم و پلتفۆرمەکەشی SDK-کەی پێدەوتێ یونیفاید SDK هەم ویندۆز SDK و هەم دایرێکت ئەکسی SDK واتە وەکوتم ئێکسبۆکس و PC بێکەوە دەبێتە یونیفاید SDK لەسەر هەمویان بێکەوە کار دەکەم بێگومان پلتفۆرمەکەش بە فەرمی نووسیویانە کە ئێکسبۆکس و ویندۆزە لێکی دەدەن دەبێتە یەک سیستەم واتە لە ئێکسبۆکسی داهاتوت هەبێ PC هەبێ هیچ جیاوازیەک نابێ بەپێی ئەو گرافیکێکی مایکرۆسۆفت بڵاو کردەوە وەرە وێنەیەش بڵاو کرایەوە کە XDK-یەکی ئێکسبۆکس پیشاندە یاخود ئەو دیڤلۆپەر کیدە پیشان دەدا ئەمە ئێکسبۆکسی داهاتووە وەکو هاردوێر بەڵام وەکو شێوە بەم شێوازە نییە بەڵام ئەمە دیڤلۆپەر دەفکیتەکەی واتە پەرەپێدەرەکان کە ئێکسبۆکسی داهاتویان بۆ دەچێت ئەمەیان بۆ دەچێت لەسەر ئەمە یاری دروست دەکەن بۆ ئێکسبۆکسی داهاتوو کە دەڵێ هیچ جیاوازیش نییە بێگومان لەگە PC بەڵام ئیدی دەڵێ مایکرۆسۆفت بە فەرمی ڕاگەیان کە لە سەرەتای 2027 ئەمە دەدەنە پەرەپێدەرەکان قسەکان وانە لە کۆتایی 2027 بڵاو بکرد لەبەرەوەی ئێکسبۆکس سیریز شوا بوو لە سەرەتای 2020 سەرەتای 2020 دەفکیتەکان نێردیان بۆ پەرەپێدەرەکان لە کۆتایی 2020 پێگومان ئێکسبۆکس بڵاو کرایەوە وەکو هێز و تواناش مایکرۆسۆفت دەڵێ 5 جار لە ئێکسبۆکس سیریز X ئەم کۆنسۆڵە بەهێزتر دەبێت وەکو پێدەوترێ هێز و توانای ڕاستەڕێزیشن واتە ڕاستەڕێزیشن بە بەسیترین نمونە لە بۆتان بینمەوە نمونەگە فۆتۆشۆپ بەکاربینیم چەند لایەرێک هەیە ئەگەر هەموو لایەرەکان بتوانین لێچیان بدەیت و ڕاستەڕزایزی هەیە واتە هەموو چ دەڵێن مواسەفاتەکانی لایەرەکان لێک دەکاتەوە مەسەڵەن شادۆ دایتی و نامچ دایتی بەڵام ئەگەر بگی ڕاستەڕسایز ئیدی دەبێتە یەک وێنە شادۆ مادۆشتەکانە سەری تەبا دەبی ناتوانین لایان بدەیت ئەو پێترە ڕاستەڕسایز هەموو یاریەک چەندین لە یاری جیاوازیە کاتێک هەمووی لێک دەدی دەبێتە یاریەک پێدەوترێ ڕاستەڕسایز ئەمەش ئەم ڕاستەڕسایزە هێز و توانای کۆنسۆڵەکە پیشان دەدا کە چەندە بەقوەتە جا مایکرۆسۆفت دەڵێ ئەمە 5 جار ڕاستەڕسایزی تو هێز و توانایی تەبیعی خۆی لە ئێکسبۆکس سیریز X بەقوەتر دەبێت بە پێی قسەی مایکرۆسۆفت و دەڵێ نەوەی داهاتووی FSR تێدا دەبێت یاخود مالتی فریم جێنی تێدا دەبێت مالتی فریم جنریشن واتە مەسەن یاریەکە نمونە هێز و توانای هەیە 30 فریم بەرهەمبێنێت لە بۆ ئەم یاریە کۆنسۆڵەکە 30 فریم بەرهەمدێنێت بەڵام بەهۆی تەکنەلۆژیای FSR کۆمپانیای AMD کە چیپەکە لە بۆ مایکرۆسۆفت دروست دەکەم دەتوانێت فریمی فیک دروست بکە کە هاتوو هەست پێ ناکەی فیکە بەڵام یاریەکە دەبێتە 6 فریم یاخود دەبێتە 50 فریم یاخود دەبێتە 70 فریم یا بەش دەکات 120 فریم ئەمەمان هەیە لەسەر پلەیستەیشن پێدەوترێن PSSR کە سۆنی لە PS5 Pro ئاشکرای کردووە تایبەتی خۆیتی بەڵام پێگومان پلەیستەیشن FSR بەکاردێنی بەڵام نەوەی داهاتوو مالتی فریم جنریشنە کە بەقوەترە و باشترە وەرەوە دەڵێ زۆر بەهێزتر ڕێی ترێسینگ و پاث ترێسینگ لەسەر ئێکسبۆکسی داهاتوو بەردەست دەبێت کە دووشن هێشتا گەیمەرانی کوردستان بەتەواتی تێنەگەیشتن ئەوەندە بینیمە لە ئۆنلاین ڕێی ترێسینگ ئەو دەزان چیە وێنەدانەوە لە کاتی ڕاستەقینە پێشتر لای توشتەکان بە شێوێکی دیاری کراو دادەنران هیچ ڕیاکشنێکی ڕاستە خۆیان نەبوو هەمووی فیک بوو سن وێنەدانەوە فیک بوو تەنیا لای تێک بوو لە ناو یاریەکەداندا بەڵام ئێستا بەهۆی ڕێی ترێسینگەوە شتەکان حەقیقینە لە کاتی ڕاستەقینە شتان ڕوودەدەن ئیشی پەرەپێدەرەکان ئاسانتر دەبێت بەڵام پێویستی بەهێز توانایەکی زیاترە ئەم دیوەنان دروست بن جا دەڵێ ڕێی ترێسینگ هێشتا بەقوەتر دەبێت و پاث ترێسینگیشمان لە بەردەست دەبێت پاث ترێسینگ ئێستا لەسەر PC بەقوەتەکان هەیە بەڵام لەسەر PC نزمیش تۆ زەحمەتە پاث ترێسینگ چیە لە زیات یەک وێنەدانەوە چەندین وێنەدانەوە لێک کاتدا ڕوودەدەن بەتایبەتی بۆ ڕووناکردنەوەی شوێنەکان زۆر مهمە بەتایبەتی ناو ژوورێک لە یاریەکە ئەو ڕووناچی مەسن خۆر کردێتە ژوورەوە بێک لای دەکەی بەڵام شوێنەکە بە تەواوەتی ڕووناک دەکاتەوە بە پێی ڕەنگی خۆی پێی ڕەنگونجانی خۆی زۆر لە واقع نزیکە پێدەوترێت پاث ترێسینگ هێشتا نازانین دووە دەڵێ AI neural engine کاتێ وشەی جێ لە وشەی neural engine بوو یاخود neural rendering بوو واتە AI ژیری دەستکرد زۆر بەهێز دەبێت لەم کۆنسۆڵە بەڵام بەشە بزەوت نازانین ژیری دەستکردەکە بۆچی بەکاردێنێ ئایا وەکو پلەیستەیشن دەبێت بۆ بەرزکردنەوەی فریم ڕیت و ئەو شتانە یانیش هەندێک مواسەفاتی ویندۆز و تەرتیبات شتمان هەیە مایکرۆسۆفت کۆمپانیایکی مەسەڵەن خۆی سۆفتوێری هەیە بزەوت نازانین چی دیکە لە بۆی زیاد دەکەن ئەمە تەواوی زانیاریەکانە تاوەکو ئێستا لەسەر نێکست جێنی ئێکسبۆکس دەیزانین کە بڕیارە لە سەرەتای 2027 لە بۆ پەرەپێدەرەکان بدنێردرێ و پەرەپێدەرەکانیش یاریەکانی بۆ دروست بکەن بە پێی قسەکانی مایکرۆسۆفت بێ بە پێی قسەکانی AMD بێ لە کۆتایی 2027 هەرچەندە ئێستا حالیان لە جیهان شۆرتج هەیە قەیرانی میمۆری هەیە قەیرانی ڕام هەیە قەیرانی SSD هەیە هارد هەیە چیپ هەیە بەڵام قسەکان وانە هەر لە کۆتایی 2027 هەبڵای بکەنەوە بەڵام قسەیەکی دیکە هەیە
دەڵێ هەر کەسێک یاری لە بۆ مەسەن مایکرۆسۆفت بەردەوام دەبێت جگەلەوەی کە مەسەن کۆنسۆلیدات بڵاو دەکەنەوە بەڵام ئەوان بەردەوام دەبن لە بڵاوکردنەوەی یاریەکانی خۆیان بۆ تەواوی پلاتفۆرمەکە مەسەن نووسیویانە مایکرۆسۆفت دەڵێ ئەمە یاریەکانی خۆمان لەسەر ستیم نتندو سویچ PS5 PS4 Unreal Engine Unity و دەڵێ سپۆرتی هەموو شتێک دەکەین ئەمەش دەرخەری ئەوەیە کەەوە بەڵێ یاری تایبەت ناگەڕێتەوە لە بۆ مایکرۆسۆفتی دەربارەی نرخیش بەپێی راپۆرتێک بێ بەپێی ئەم مواسەفاتانە بێ کە پەرپەدرەکان بینیویانە دەڵێن 100 نرخی کۆنسۆلی داهاتووی ئێکسبۆکس لە $1000 بۆ $1200 لەوانەیە بەرزتریش ببتەوە هۆکارەکە ئەوەیە مایکرۆسۆفت دەیەوێت کۆنسۆلێکی زۆر بەقوەتر لە پلەیستەیشن 6 دروست بکە کە ڕاستەوسایزی پلەیستەیشن 6 3 بەقوەتر لە PS5 بەڵام ئەمە 5 بەقوەتر لە ئێکسبۆکس سیریەس ئێکس واتە کۆنسۆلەکەی سۆنی لەوانی لە نێوان $500 بۆ $600 بێت بەڵام این مایکرۆسۆفت ڕێک دوو قات سعریتی $1000 بۆ $1200 واتە مایکرۆسۆفت دەزانێت ئەم کۆنسۆڵەی زۆر نافرۆشێ بۆیەش هەڵساوە بەقوەترین کۆنسۆل دروست دەکات کە بەقوەترین پیسیە لەو نرخە دەتوانین وا بڵێت کە پیسی دەتوانین تاوەکو یەک دەفتەرش بەرزیکەوە پیسی بەکەیف خۆتە تواناکان ئەوشتانەی بەڵام ئەمە دەرخەری ئەوەیە کە مایکرۆسۆفت دەزانێت زۆری نافرۆشێ بۆیە باشترین کۆنسۆلی ئێکسبۆکس دەوێت دروست بکات تاوەکو گەیمەرە سەرسەختەکانی خۆی لە خۆ ڕازی بکە و ئەمبیانەوێ بیکڕن وا هەندە قسەشێک کە ئیدی ئەمە دوایین کۆنسۆلی مایکرۆسۆفتە لەبەرەوەی ئیدی مایکرۆسۆفت بۆچی کۆنسۆل دروست بکە کە ئەمە تەنیا کۆمپیوتەرێک و پیسیەکە ئیدی بیکاتە سیستمێکی باشی ویندۆز 11 یاخود ویندۆز 12 سێزدی هەر کاتێک شتێشکە دێ ئیدی گەیمەران بە خۆیان پیسی دروست بکەن ئەم سیستم سۆفتوێرە زیاتر کار پێ بکەن نەک کۆنسۆڵەکە هەبێ هەندێک دەڵێن نەخێر لەوانەیە کۆنسۆل هەر بمێنێ بەڵام وەکو پیسێکی ئامادەکراو بێ نەک تەنیا کۆنسۆڵەتە لەوانەیە زۆری نەفرۆشێ بەڵام گەیمەر سەرسەختەکانی خۆی لە خۆ ڕازی دەکات بەڵام نرخی زۆر گران دەبێ بۆیش پێشبینی دەکرێت زۆری نەفرۆشێ مهم ئەمە تەواوی زانیاریەکانە لەسەر نێکست جن ئێکسبۆکس هیوادارم سوودتان لێ وەرگرت بێ بەسەر هەڵ یاریەکان و بابا ریزدنی ڤڵ دەست پێ بکەم بە فەرمی کاپکۆم ڤیدیۆکی بڵاو کردەوە و بە فەرمی ڕاگەیان کرد DLC چیرۆکی لە بۆ یاریەکە لە بەرهەمێنانە ئێستا حالیان بەرهەمێنان دەستی پێ کردووە بزەبن نازان کەی باوەکەتەوە بەڵام پێشبین دەکەم لە ناوەڕاست بۆ کۆتایی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە و دەرهێنەر یاریەکەش ئەندەگوێنەی دانین ئەندەگوێنەی پیشاندەن کە ئەوەیەکان فەیکن بەڵام بۆ دڵخۆشکردنی هەواداران بوو کە ئەو کەسانێک کیفیان پێدێت دەزان باسیستەکەم بۆ کەسانی ناشزانن لە کۆمنتی بڕۆنە کۆمنتی تیام گەین ئەو وێنانە چێ بەتابەتی وێنەی لیۆنی کە زۆر زۆر جوانە لەگەڵ یەکێ لە خانمەکان لە باشی کردی ئەوشتانە مهم ئەوەندەی دەزانکەوە ئاپدێتێکی نوێ دێ لە ماوەیەکی نزیکەوە چەندین نیو گەیم پڵس و تەرتیبابشتی زیاد دەکە وا بە فەرمیش فۆتۆمۆدی زیاد دەکە لەمانێ لە مانجی 4-5 ئەم ئەپدێتیانە بەردەست بێ بەڵام وەکو ستۆری DLC لەوانەیە سەری ساڵ یان ساڵی داهاتوو پێشبین دەکەم سەری تاوەک سەری ساڵانەیە DLC-ەکە چیرۆکێکی نوێ لە بۆ یاریەکە بەشەی DLC بەڵام بە پارە دەبێ بڵاوی بکەنە بێمە سەر ڤاڵ لەم هەفتەیە بە فەرمی دووبارە دووپاتی کردەوە کە دەیانەوێ ئامێری ستیم مشین ئەو کۆمپیوتەرە PCA کە شێوەی وەکو کۆنسۆڵە بڵاوی بکەنەوە لە 2026 بڵاوی بکەنەوە بەڵام کێشەی بێگومان ڕامیان هەیە و دەڵێن هەر کۆمپانیا ڕامێکی زۆریە پەیوەندیمان پێ بکەن لەبەروی لێتان دەکڕێن واتە ستیم مشین ئەم ساڵ هەبڵاو دەکرێتەوە دەربارەی هێز و تواناش دەڵێ ئەو یاریانەی کە لەسەر ستیم دێکی کار پێ دەکەن 100% لەسەر ستیم مشینی هەر کار دەکەن و زیاتر مەبەستیانەکەوە یاریەکانی ستیم مشین بەگشتی یاریەکان بە 1080 30 فریم کار بکەن بەڵام بێگومان توانیان هەیە یاریەکان بەرزکەنەوە لە بۆ 4K 60 فریم بۆ هێوەی کۆنسۆڵەکە لە ستیم دێک بێگومان بەهێزترە پێ دەوترێت ستیم مشین بێمە سەر باتڵفیلد 6 کە یەکێکە لە پەرفرۆشترین یاریەکانی پارساڵ و یەکێکە لە بەهێزترین یاریەکانی پارساڵ و شخصێکی گەورەی بە کاڵ ئۆف دیوتی هەرچەندە کاڵ ئۆف دیوتی بەخۆی زۆر باش نەبوو بەڵام مهم پارساڵ یەکێک لە پەرفرۆشترین یاریەکان و گەڕانەوەی باتڵفیلد لە بۆ بەرزترین ئاستی خۆی ئەوجا هێشتا کۆمپانیای EA بە فەرمی ڕاگەیاندکەوە بەڵێ چەند کارمەندێک لە ستودیۆکانی باتڵفیلد دەردەکەن هۆکارەکە نازانین بەڕاستی چیە هۆکارەکە باوەڕ ناکەم پارە بیت بەڵێ پارەیەکی خەیاڵیان لە یاری باتڵفیلد دەستکەوت EA پێشبینی دەکرێت زیاتر لە 10 بۆ 15 هەندێک دەڵێن 20 میلیۆن کۆپیشی لێفرۆشرا بەڵام هێشتا نازانم بەفەرمی بەڵام 10 میلیۆن کۆپی بەسەرەوەی هەر لێفرۆشراوە لەگە هیچ دانیان دەڵێن 15 20 فەرمی نازانین هێشتا ئاشیان نەکردەوە بەڵام مهم دەڵێن بەشێکی کارمەندەکانی ستودیۆکانی باتڵفیلد دەردەکەن کە لە ستودیۆکانی EA دایسە کایتریانە ریپل ئفێکتە مۆتیف ستودیۆیە کارمەندەکانیان بەشێکیان کەم کراوە یاخود دەرکراون لێستاوە بەپێی راپۆرتێکی ئاجیەن و پوش سکوێر بێ
هۆکارەکە بێگومان دەزانم چیە من خۆم بەڵام لە ئۆنلاین خەڵک زۆر باسی ناکە هۆکارەکە بێگومانەوە کە باسمان کرد لە هەفتەکان ڕابردوو کۆمپانیای چەند کۆمپانیای سعودی چەند ملیاردێرێکی سعودی هەڵسان بەکردنی کۆمپانیای EA بە 50 شتێک ملیار دلار کێچێکە لە گەورەترین کڕینی فرۆشتنەکانی کۆمپانیەکانی ئەمریکی لە دەرەوەی ڤیدیۆگەیمی شتیوان نەکراوە لە مێژووی ئەمریکا زۆر بەکەمی کراوە کە کۆمپانیایکی دەرەوەی ئەمریکا کۆمپانیایکی ئەمریکی بە 50 ملیار دلار بکڕێت بگومان لە کڕینەکەی قەرزێکی گەورەی لەسەر کۆمپانیانە پێویستە پارێکی زیاتر کۆکەنەوە پارەکەشتیان موچەی چەند کارمەندێ ببڕە پارە دەبۆ دەگەڕێتەوە بەداخەوە بەڕاستی زۆریش بەداخەوە بلوبەرتیم بە فەرمی ڕاگەیاندکەوە ئەم ساڵ چەند پرۆژەیەک ئاشکرا دەکەن نەک یەک چەند یاریەک ئاشکرا دەکەن کە ئێستا حالیان کاریان لەسەر دەکەن و بێگومان دەزانین یەک دو یاریەکە یەکچەند یاریێکی کۆنی ئایپێکی کۆنە دایانە زیندویکەنەوە بە یاری نوێ بزەبت نازانین چێ بەڵام زان یاریش ترسناکە و بە فەرمیش ڕایانگەاندووە کە یاری ساڵهیڵ یەک ریمەیک دەکەنەوە ئەو فەرمیان بەڵام دەڵێت جگە لەوانەش یاری دیکەشمان هەیەکەوە پێم سەیر ئەب سودی بچووکە چۆن توانێت هەموو یاری دروست بکە و پاڵیشیان زۆر باش بی ئەفێ لە بووە یاری های گارد بە فەرمی دەرگاکانی داخست و ئیدی ئەم یاریش لە دوای 3 مانگ ئاشاکردن و 3 مانگیش بڵاوبوونەوە بە فەرمی کلۆز کرا یاریشی دیکەی لایف سرویس یاریشی دیکەی ئۆنلاین شکستی هێنا لە دوای کۆنکۆردی لە دوای چەندین یاری لایف سرویس ئەم یاریش بەیبای کرد نەیتوانی سەرکەوتو بێ بەهۆی ئەوەی سپیسەکە و مەجالەکە یەکجار قورسە بتوانین یاریشی ئۆنلاین ئێستا سەرکەوتو بێ بەهۆی ئەوەی گەیمەران یان فۆرتنایتی دەکەن یان باتڵفیڵدی دەکەن یان ئایپێکسی دەکەن یان ڤالۆرانتی دەکەن یان CSGۆی دەکەن ئەم یارانە زەحمەتە تایم نافسی ئەم یاری گەورانە بکە جەماعەتی تومڕیدەر ئەگەر زنجیری تومڕیدەرەکە 1 و 2 ریماسەرەکەتان هەیە ئەپدێتێکی نوێ لە بۆ بڵاو بکرێتەوە کە ئەپدێتی هەم چاڵنجی نوێ و هەم مۆدی نوێ لە بۆ یاریەکە زیاد دەکە بە خۆڕاییە سەرتوان وەری بگرن و جەماعەتی فۆرتنایتی بە فەرمی ڕەنگە کە مۆدی سیڤ دە وۆرڵد ئەو نەک مۆدی یاری سیڤ دە وۆرڵدی فۆرتنایت کە یاریە چیرۆکەکە بوو مۆدی چیرۆکە و پێشتەوە پارە بوو لە ماوەیەکی نزیک 16 پێم وابێ بەڵێ 16 دەبێتە بە خۆڕایی فری تو پڵی دەتوانن بیکەن ئەو سەرەتا فۆرتنایت بەم مۆدە بڵاوکرایەوە کە چیرۆکی بوو زۆر سەرکەوتنەوە بەڕاستی بەڵام گەیمەرێک کردیان کاتا بۆ فری تو پڵی و ئۆنلاین و هەڵا بەزم و ئەو دنیای ڤیدیۆگەیم بردە لایچکە ئینە سەرکەوتو بوو میهم ئەو مۆدە بەناوبانگە دەبێتە فری تو پڵی هەم گەیمەرانتوان تاکەنەوە بەڵام لەگەڵەوەش ئیشێکی قۆڕشیان کردیە نرخی ڤیبەک گران کرا بەڵێ بۆ فەرمی پێشترێ بە $9 1000 ڤیبەکت دەکڕی ئێستا بۆتە 800 ڤیبەک بە شێوەیەکی فەرمە بە $23 پێشترێ 2800 دەکڕی ئێستا بۆتە 2400 بە $37 پێشترێ 5000 ڤیبەک دەکڕی ئێستا بێتە 4500 بە $90 پێشترێ 13500 دانە ڤیبەکست دەکڕی ئێستا بۆتە 12500 کە زۆر کەم کرا پێشترێ بە مثلا $1 50 دەکڕی پێشترێ بە 50 سنتی 50 سنت واتە $9 50 ڤیبەکت دەکڕی ئێستا بۆتە $1 50 سنت بکڕێتەوە بە $1 دەتوانین 50 قڵی بکڕێن کە زۆر عنی گران بووە مشتە گران دەبی نازانم گران دەبی بەس گران دەبی یارە پارێک زۆر کۆ ناکەنە بەرواری بڵاوبوونەوەی یاریە نوێیەکەی نیتندۆ سویچ 2 یۆشی کارکتێکی بەناوبانگی بێگومان زنجیرە یاریەکانی ماریۆیە سوپەر ماریۆیە لە مەفتەیان بە فەرمی ئاشکرا کرا کە لە 10 مانگی سێ ئەوە عەفو لە 21 مانگی سێ یاریەکە ڕۆژی نەورۆز یاریەکە لەسەر نیتندۆ سویچ 2 بڵاو دەکرێتەوە شنجی مەکامی دەرێنەری یاریەکانی ریزنی نیڤل بە فەرمی ڕاگەیاندکەوە ستودیۆی نوێیەکەیان کە دروستیان کردو بەناوی ئەنباوند ئێستا حالیم تەواوە کە تەسەکار و دەڵێ خەریکی دروستکردنی یاریشی AAA ئۆریژنۆڵ IP هەواتە زنجیرە یاریێکی نوێ دەست پێ دەکەن AAA یاریەکە لە بۆ PS4 و لە بۆ عەفوان لە بۆ کۆنسۆڵ و پیسیش بڵاوی دەکەنەوە یاریەکی شنجی مەکامی بێگومان لە ستودیۆی تانگۆ گەیمز بوو کە لە مایکرۆسۆفت دایخست لە 2023 دەرهێنەری یاری ریزنت نیڤل 4 چی لە بەناوبانگترین یاریەکان ریزنت نیڤل چەندی ساڵ لەگەڵ کاپکۆم کاری کردی ئێستا ستودیۆیەکی خۆی هەیە تایبەتی خۆی هەیە خەریکی یاریی نوێیە خەبەرێکی خۆش لە ئەوروپاوە یەکێتی ئەوروپا بە فەرمی بڕیاریدا هەر یاریە قمار ئەلکترۆنی تێدا بێ یاخۆ لوت بۆکسی تێدا بێ لەسەری دەبێ بنووسرێ PGI 16 واتە بۆ سەری تەمەنی 16 ساڵان بێ چی دیکە نابێ نمونە یارێکی وەکو فیفا یاخود FC کە قمار ئەلکترۆنی تێدا بە پار ڕاستەکەی توانێت قماری بکەی و بگمان ئاڵودەشی بی منداڵ بتوانێت بیکە سەر 16 ساڵ کە پێمە زلێکی گەورەی لە کۆمپانیای دەنە بۆ یاری FC پێشمایە سەرکەوتە بن ئینشاءالله لە مەفتەی یاریێک ئاشکرا کە دەرهێنەری پێشوو یاری ئۆڤەرواش دروستی کردووە بەناوی The Legend of California کە یاریێکی جیهانی کراوەی ئۆنلاینی Wild Westە واتە کاوبۆیەکە سەرنجاکەش دیارە بەڵام ئۆنلاین نەزۆکی پێ نایە مهم
لەم هەفتەیە کۆنایی بە فەرمی ڕاگەیاند کە زیاتر لە 5 ملیۆن کۆپیان لە یاری ساڵن هیل 2 فرۆشتووە دیکاتە یەکێک لە پڕفرۆشتنی یاریەکانی ساڵن هیل ملیۆنە کۆپیشان لە یاری ساڵن هیل F فرۆشتووە کە ئەمەش ژمارێکی زۆر باشە بێگوم ئەمریکن مگی دەرهێنەری یاریەکانی ئاڵس ئین وەندەرلاند و دوایین یاریشان کە بڵاویان کردەوە یاری ئاڵس مادنس ریترن بوو کە یاریەکانی ئاڵس وەندەرلاندەکە کردوتانە سەر ئێکسبۆکس ئێستا حالیان هەیە پێشتر زۆر بەناوبانگ بوون ئێستاش بەناوبانگە بەڵام یاری زۆر خۆشن ئۆکەی بە فەرمی ڕاگەیاندکەوە یاریشی دیکە دروست دەکات بەڵام تاوکەری چیرۆکی یاریەکانی پێشووی ئالیسە واتە لەوانە یاریەکە ئالیس نەبێ وەکو پاڵەوان بەڵام تا چیرۆکە درێژە پێدەدەم کە دڵم پێخۆشە دەگەڕێنەوە سەریەکی لە بەناوبانگترین زنجیرەکانە مێژوودا بەڵام بەداخەوە ئەو یاری کە لە جیهان یاکوزایە یاخود ستایل یاکوزایە بەڵام خۆی یاکوزانیە بە ناوی گانگز ئۆف دراگن ستودیۆیەکە نێت ئیز لەلایەن کۆمپانیای یاخود نێت ئیز کۆمپانیای ئیز ئەو ستودیۆی داخست کە ئەم یاری دروست دەکات ستودیۆکەی ناوی ناگۆشی ستودیۆ بوو بەڵام گانگز ئۆف دراگن ئەو یاریەکە زۆر لەگەی ماوەرز بینیمە ستایلەکەی زۆر جوان بوو ستایل یاریەکانی یاکوزای بوو نازانین ئایا یاریەکە بەردەوام دەی بەرەمەنانی لەلایەن کەسێکی دیکە پارەی پێ بدە یاخود کۆمپانیایکی دیکە پارەی پێ بدەن هیوادارم پلەیستەیشن یان شوێنێک یان کاپکۆم یان شوێنێک پارە بۆ ستودیۆ بدەن بتوانێت یاریە تەواو بکات لەبەرەوەی زۆر جوان دیار بوو ستایلەکەی زۆر بەدڵ بوو وەلام هەفتەیە یاریێکی بچووکی ئیندی ئاشکراکرا کە زۆر قەشەنگ و خۆش دیارە هەرچەندە یاریەکە بێگومان بچووکە سێوەکوشتی نیە بەڵام لەگەڵ دەتوانانی بەتەنیا بیکەی یان لەگەڵ چەند برادێک بیکەی تەنیا لە سەستیم بەردەست دەبێ بە ناوی فەنەل ریترنز کە لەگەڵ چەند کەسێکی لە ناو شوێنێک دەڕۆی دەستێ ناو تۆرنەیدۆیەک دەچێت ناو مەسەرەن پێ دەڵێن تۆرنادۆەکان هەیە زریانە گەورەکان خۆش دیارە ئۆکەی حەزم لە زۆر یاریانە ستیمیە و یاریێکیش لەم هەفتەی ئاشکرا کە زۆر بە ستایڵی میرۆر ئێژ دەچین کە یاریێکی پارکۆری ستایلێکی زۆر زەق و ڕووناکە جوان دیارە لە سەستیمی بڵاو دەکرێتەوە بەڵام بەرواری بڵاوکردنەوەمان هێشتا بە فەرمی نییە خۆشەویستانم ئەمەش بەرنامەی سفرەگیری بۆ بەرنامەی تۆزی درێژن ساعتێک قسەی دەکەم تۆزێکی کورد دەکەمەوە بەس دوور درێژ بوو بەری بابەتی یەکجار زۆری تێدا چاوتان ماز دەکەم تاڵغەیەکی دیکە بەخەی گرتان سپێرم خودا و لەگەر